ڕیزبەندەکانی بۆکس ئۆفیس لەم هەفتەیەشدا گۆڕانکاری بەخۆ دیوە و هەندێک لەو فیلمانی کە هەفتەی ڕابردوو لە پێشەوەی ڕیزبەندەکەدا بوون جێ خۆیان داوە بە فیلمەکانی تر. It's over, Tim. Close up and come back home. I've come to take you from here to Elemental City. Hey, but that could be dangerous for the city. Ember. Welcome to the Element فیلمی City. ئێلمنتال کە هەفتەی ڕابردوو لە ڕیزبەندی چوارەمدا بوو ئەم هەفتەیەدا بەزیوە بۆ ڕیزبەندی پێنجەم. لە کۆتایی ئەم هەفتەیەدا فیلمەکە بڕی 8,700,000 دلار داهاتی هەبووە. بە وشکوی داهاتی ئەو فیلمە لە سەرەتای نمایشکردنیەوە لە هۆڵەکانی سینەما لە 5 هەفتەی ڕابردوودا گەیشتۆتە 125 ملیۆن دلار. فیلمی ئیندیانا جۆنس and the Dial of Destiny کە هەفتەی ڕابردوو لە ڕیزبەندەکانی بۆکس ئۆفیس لە ڕیزبەندی دووەمدا بوو لەم هەفتەیەدا دابەزیوە بۆ ڕیزبەندی چوارەم و لە کۆتایی هەفتەدا بڕی 12 ملیۆن دلار داهاتیە بووە. بە وشکۆی داهاتی ئەو فیلمە لە سەرەتای نمایشکردنیەوە لە هۆڵەکانی سینەما لە 3 هەفتەی ڕابردوودا گەیشتۆتە 145 ملیۆن دلار. All my life. Five, 4, 3, 2, 1. Are you ready? We're ready to forget the further, once and for all. فیلمی ئینسیدیەس The Red Door کە هەفتەی ڕابردوو لە ڕیزبەندەکانی بۆکس ئۆفیس لە پلەی یەکەمدا بوو ئەم هەفتەیەدا بەزیوە بۆ پلەی سێم و لە کۆتایی هەفتەدا بڕی 13 ملیۆن دلار داهاتی هەبوو. بە وشکۆی داهاتی لە ماوەی 2 هەفتەی نمایشکردنیدا لە هۆڵەکانی سینەما گەیشتۆتە 58 ملیۆن دلار. How'd that make you feel? Giving a child his freedom. Felt good. You have been at this for 12 years. فیلم Thought of Freedom کە لە هەفتەی ڕابردوودا لە ڕیزبەندەکانی بۆکس ئۆفیس لە پلەی سێمدا بوو لەم هەفتەیەدا لە پلەی دووەمدا بوو بڕی 27 ملیۆن دلاری تر داهاتیە بووە. بە وشتێکڕای داهاتی لە سەرەتای نمایشکردنیەوە لە هۆڵەکانی سینەما لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا گەیشتۆتە 85 ملیۆن دلار. It's all rebel territory. No one goes in. What if this was your daughter? Sorry, she's gone. Our lives are the sum of our choices. And we cannot escape the past. Ethan, this mission of yours is gonna cost you dearly. The world is changing. فیلمی Mission Impossible Dead Reckoning Part 1 لە ڕیزبەندەکانی بۆکس ئۆفیس لە پلەی یەکەمدایە و داهاتی لە کۆتایی هەفتەدا گەیشتۆتە 56 ملیۆن دلار و بە وشتێکڕای داهاتی لە سەرەتای نمایشکردنیەوە لە هۆڵەکانی سینەما لە ماوەی تەنها یەک هەفتەدا گەیشتۆتە 80 ملیۆن دلار. Your life will always matter more to me than my own.